پێویستمان بەوەیە کە تەفاهم هەبێت پێکەوە و بە شێوەیەکی شەراکەت ئەم وڵاتە بەڕێوە بچێت و هەموو ڕوانگەکان تێیدا ڕەنگ بداتەوە بە شێوازێکە لە خزمەتی حکومڕانی سەرتاسەری کوردستان بێت. بۆ ئەمە بەستەهاتین لەگەڵ برادران وتوێژمان کرد و کۆمەڵێک بیرروڕامان گۆڕیەوە زۆر لێک نزیک بووین و تەسەوڕ دەکەین کە لە کۆبوونەوەی داهاتوو یان یەکدوو کۆبوونەوەی داهاتوو کۆتایی بەم بابەتە بێنین. لە لایەکی دیکە ئێمەوەکو پارتی دیموکراتی کوردستان سەردانی لایەنەکانی دیکەش دەکەین. هەر ئەمڕۆ سەردانی بزوتنەوەی گۆڕان دەکەین و لە داهاتووشدا ئەو لایەنانەی کە ئامادەن بەشدار بن لە پێکێنانی کابینەی داهاتوو سەردانی ئەوانش دەکەین. لەم کۆبوونەوەی ئەمڕۆماندا تاکیدمان لەسەر ئەوە کردەوە کە چۆن بتوانین لە هەڵەکانی ڕابردوو سوود وەرگرین و ئەو بوارانە بە تێری خەڵک لێی ڕازی بی و لە هەمان کاتیشدا ئێمە لە پێکینانی ئەم کابینەی تازە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەساسی پێکەوە ئیشکردنمان لە کابینەکانی پێشوو و سوودوەرگرتن لەو هەڵانەی کە لە کابینەکانی پێشوو کراوە لەم کابینەی ئەم جارەیان هەوڵدەین بە شێوەیەک بێ کە زیاتر بچینە قوڵایی کێشەکان و تەرکیزکردن لەسەریان. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان خەتی سوورمان لەسەر کەس نییە، ڤیتۆمان لەسەر هیچ لایەنێکی سیاسی نییە. هەموو ئەو لایەنانەی کە ئامادەن لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە پێکینانی کابینەی نوێم بەشداری بکەن بەخێر بێن و ئەو لایەنانەی کە بە خوایشتی خۆیان بە ئارەزوی خۆیان بڕیاری ئەویان داوە بچنە ئۆپۆزیسیۆن ئەوە خۆیان هیوادارن بە شێوەیەک کاری ئۆپۆزیسیۆن بکەن وەکو کاک مەحموود باسی کرد فەرقی هەبی لەگە دوژمنکاری. حکوومەتی هەرێمی کوردستانی داهاتوو لەسەر ئەساسی پێکەوە گونجاندنی بەرنامەی لایەنە سیاسیەکانی کە بەشداری کابینە دەکەن وەکو بەرنامەی کاری هاوبەش کار دەکا و ئەو بەرنامەیەش وەکو وتم هەمە لایەنە دەبی و هەوڵ دەدرێت کە لە جانیبی سیاسی کارێکی ئەوتۆ بکرێکە هەم لە ئاستی عێراق هەم لە ئاستی ناوچەکە هەموو هەوڵ و تەقەلامان لە پێناوی پاراستنی تەجروبەکەمان بی پاراستنی ملەتەکەمان بی و لێ نەگەڕێن خەڵکی کوردستان چیتر ئازاری پێ بگە و بحاسێتەوە لە سایی بەرنامەیەکی سیاسی اقتصادی ئەمنی باش و تێر و تەسەل.